بارودۆخەی کە لە سەرەتا و ناوەڕاستی مانگ یەکی ئەم ساڵەوانەیە بارودۆخی کوردانی و خوشکبرانی ڕۆژئاوامان لە بارودۆخێکی ناهەموارا بوون بەهۆی پلانێکی جیهانی بوو هەرێمی بوو کەرتی پەروەردە توانی هەنگاوی خۆی بنێت و کاریگەریەکانی و کاردانەوەکانی لە خوێندکارانە لە ناو مامۆسایانە لە بابەتەکانە کە ڕۆژانە دەنگانەوەکی زۆریە ئێمە لاوانی بڵین خوێندکارەکانمان ئاگان لەو بارودۆخی میلەتی کوردنەوە بەڵام زۆر من خۆشحاڵەوە من خوێندکارەکانم ڕۆژانە ئێوە مامۆستا ئێمە چ چالاکیەک بکەین کەی بچینە سەر شەقام یعنی بڕواکەی ڕۆژانە بەم هەوریا و بە جامانەوە هاتن بۆ خوێندنگا یعنی من وەکو خۆم ئەگەر ناڵم یەکەمین مامۆستا بوومە بەڵام ئەتوانم بڵم دووەمین و سێمین مامۆستا بوومە لە ئامادە یەکەم وانەکەی خۆم کەوانەی کوردی وانەیەکم تەرخان کردووە ئەو ڕۆژە بۆ خوێندکارەکانم کە بە ڕسمیش گیرا و بڵاویش کراوەتەوەن و بوێنەکانیشم هەمووی هێناوەتە پۆلانێ باسی بارودۆخی میلەتی کوردم بۆ کرد کە ئەبێ ئێمە پشتیوانی و پاڵپشتی خوشک و براکانمان بین بە هیچ جۆرێ ئێمە خۆڕاگرین نابێ ڕادەست بین و بە خۆڕاگری و بە توانای خۆمانەوە کاردانەوەمان هەبووە خۆشحاڵانە ئەو دیمەنانی کە لە خۆپیشاندانەکان ئەمان بینی ئەوە هەمووی بەڵگەی قسەکانمانە کە خوێندکارەکانمان ئەم جیلی ئێستا کە لە مناڵێکی 3 ساڵەوانەیە لە موری دەوانەیە هەتاوکوی خوێندکارەکانمان خوێندکاری پەیمانگا زانکۆ ئامادەیەکان هەمویان لەگەڵ خێزانەکانیان هاتنە ناو خۆپیشاندانەکان و ڕۆڵێکی زۆر جوانیان بینی و وەڵامی نەحەزانی کوردیان داوەتەوە پەیامێکی کوردایەتی بووە کە لەلایەن وەزیری پەروەردە و ئاڕاستەی هەموو ناوەندەکانی خوێندن کرد ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە یەکەمین وانەی دەرسی یەکەممان تەرخان کرد بۆ ئەو بابەتە تەنانەت بە هەڵکردنی ئاڵا و ڕێزگرتن لەو ڕۆژە و کۆمەڵی دروشم و لەلایەن خوێندکارانەوە وترا و چالاکی ڕۆژانە بە دوای یەکتریا ئەکرا و هەر بە هەمان شێوە من دەستخۆشی لە بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاواست بەناز ئەەکەم کە پەیامێکی بۆ هەموو ناوەندەکانی خوێندنار کە خوێندکاران و مامۆسان بەپێی توانای خۆیان هاوکاری مادی بێ بتوانن بە پارە بێ یا بە شمەک بێ هاوکاری لە قەوماوانی ئەو بارودۆخەکەن ئەلحەمدولیلا پەروەردەی ڕۆژئاوا ناوەندەکانی خوێندن بە جۆش و خرۆشێکی زۆرەوە وەکو ماڵی خۆیان خوێندکارەکانمان یعنی لەم بارودۆخە کەموچەنیە کە گرانیە کە ئیش و کاری بازار گەرموگوڕی هیچ پێوەدیانە بەڵام ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە خوێندکارەکانمان مامۆستاکانمان نەک لە مەکتەبی ئێمە لە مەکتەبەکانی تریش هەمویان هاوکاریان کۆ کردەوە ئەمە ئەتوانین بڵێن شۆڕشێک بوو شۆڕشێکی سەرپێیی بوو کە ئەڵێن ئەم نەوە تازەیە کە لەسەر شەقام لە ناوەندەکانی خوێندە بۆ ڕۆژئاوا بۆ پشگیری ڕۆژئاوا کردیان ئەمە جێگەی دەستخۆشی و خۆشحاڵە ئەتوانین بڵین لەگەڵ ئەو بارودۆخەیە خوێندکارەکانمان بە شێوەیەکی تر خەباتیان کرد بە شێوەیەکی تر پژگیرەکەیان قایم و قۆڵتر کرد کە لە ڕێی هاوکاریەکانیانەوە کە سوکاریانەوە بەبێ ئەوەی زۆرە ملیان لێ بکەین بە زۆر بیسەپێنین بەسەریان تەنها وەکو ئەرکێکی نەتەواتی خوێندکارەکانمان بە جۆش و خرۆشێکی زۆرەوە پێشەوەی دەستی یەکەم دەست پێ بکە بەردەمی ژووری مامۆسا و ئیدارەیانە کرد هاوکاریمان هێناوە باوکیان دایکیان من لێرەوە زۆر سپاسی پەروەردەنەتەوەیەتیکەیان کەم کە حەسیان بەرپرسیارەتی کرد و پشتیوانی ڕۆژئاوا بوو خۆپیشاندانەکان ئێمە سات بە دوای سات ڕۆژانە لە فەیسبوک ئەمان بینی لە کەناڵەکان ئەمان بینی تەمان مناڵی هەمومان لە ماڵەوە سیرەکە ئەمە کاریگەریەکی زۆری هەبوو لەگەڵ ناوەندەکانی خوێندن مامۆستاکان من خۆم بەم ملپێچە هەوریەوە چوم ئەوانە وتۆتەوانێ وەکو چالاکیەک باسم کردوە یعنی مامۆستاکان لە بری وانەی خۆیان نیوەی وانەکەیان تەرخان کردو بۆ بابەتی نەتەواتی تەبعاً ئەمە دەنگانەیەکی زۆری لەناو جیهانە کرد ئەو ڕژانە بێشومارێک کە بە شەو ڕۆژ لەسەر شەقام بوو ئەمە شۆڕشێکی نوێی نەوەی نوێ نەوەی جیل و ئایپاتیان پێوت بە جیهانی ناسان کە کورد زیاتر قایم و قۆڵترە لەوڕی بیرروڕاو ئەنجا ئەم جیلە خوێندکارانمان هۆشیاریان بەخۆیان هاتەوانێ کە ئەمە بەرگی نەتەوەی کووردە ئەمە کەلتور و دابوونەریت و جلی کوردی کورد ئەمەیە جامانە ڕەش و سپێکەیە یاخود ڕەنگەکانی ترێکە هەر بەشێکی کوردستان بە ئێمە شانازی پێکن لای ئێمە زۆر پیرۆزە بەڵێ پۆشیویان و هەمویان چوونەوە سەر بنەڕەتی دابوونەریت و کۆمەلگاکەی خۆیان زیاتریان پێناسانەوە هەموو کاتێ بارودۆخی سیاسی ئەتوانین بڵین نەوەیەک هۆشیار ئەکاتەوانێ پەروەردەی ئەکاتەوە کە زیاتر بچێتەوە سەر بنەما ئەسڵەکەی خۆی و دوورکەوێتەوە لە پۆشینی جلوبەرگی بێگانە چونکێکە من هەموو کات بە خوێندکارەکانم ئەڵێم هەتا توانن زمانتان کەلتورتان مێژۆکەتان دابوونەریت و جلوبەرگە پۆشاکەکەی کوردەواری خۆمان پێ بەرز بنرخێن بە پیرۆزی سێریکەن بە هیچ جۆرە ڕادەستی جلوبەرگ و کەلتوری هیچ بێگانەیەک مەبن لە هەرێمە لە نزیکە هەرێمەکانی نزیکمان یاخود لە وڵاتانی جیهانە خۆی ئەم ڕژانە سەر شەقامە ئامادەکاریەک بوو
ئەگەر ڕاهێنانیشیان نەکرد ئەتوانین بڵێن ئەمە ڕاهێنانێک بوو لە ڕێی زمانی جەستە و قسەکانیان، لە ڕێی دروشمەکانیان، لە ڕێی ئەو جامانە و پۆشاکەی کە ئەیان پۆشی دەخوانە ئەمە خۆی لە خۆیان ڕاهێنانێک بۆ ئامادەکاریە بوو و ئەو هاوکاریانی کە کردیان بە هەمان شێوە ئەتوانین بڵین تەواوکەری ئەم حاڵەتەکە ئەم مناڵانە کردیان یەک خێزانەکانیان ئێمە دڵخۆشین بە خێزانەکانمان کە خێزانێکی کورتپەروەرن لە ماڵەوە دیارە هەموو باسەکانیان بۆتە سەر باسی ڕۆژاوە و لە دەرەوەی ماڵەوەشیان لە خوێندنگا مامۆستا بەڕێزەکان دیسان لەم بارودۆخە ئەرکی نەتەواتی زیاتر زیندوو کردووە لەگەڵ خوێندکارەکانیان ئەمەش کاریگەریەکی لەسەرنەوەی نوێ هەبوو ئێمە وەمانەزانی مناڵەکانمان لە ناو پۆبجی و لە پلەستەیشنە پاڵەوانی ناویارەکان بەڵام مناڵەکانمان لەسەر شەقام مناڵێک کە بە مەمکەشوشە مەمکەمژەیەکی وشکەوە بینیمان لەسەر شەقام مناڵانی تر دەیان مناڵی تر مناڵی خاوەن پێداویستی تایبەت یەکێکی ترمان هەبوو کە بە شانازی و من دەستخۆشی لە بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردەکەم کە وێنەی ئەو دوو مناڵە ئەخاتە سەر بەرگی خوێندنی وانەی کوردی کە ئەمە جێگەیەکی شانازیە کە مناڵانی کورد ئەوانی تر ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە پاڵنەرێکی زۆر بێت کە بگاتە بارودۆخی خوا نەخواستە شەڕ بێتە ناو ئێرەشەوانە هەمومان لە ماڵی خۆمان و خۆمان بۆ ئەو ئامادەکاریە ئامادەکردی بێت. من لە نووسینەکانی خۆشما کردومە جگە لەوەی کە لەم کاتەیە هۆنراوەی زۆر بابەت نووسەر لەلایەن نووسەران و شاعران و لەسەر ڕۆژەوە منی یەکێک لەوانەی کە کاری توێژینەوە کەم لەسەر وێژەی کوردی یەکێک لەو هۆنراو چوارینەی کە لەسەر کەزێ کرا من بەناوی شۆڕشی کەزێ و توێژینەوەکەم ئەنجامان بڵاوم کردوانێ بەڵێ مامۆسایان دەورێکی زۆر گرنگیان هەیە ئێمە بە خوێندکارانمان هوتووە ئەم شۆڕشە بەلێ شایکە لەسەر شەقاما کراوە ئەمە هێمای یەکبوونی میلەتی کوردە لە هەر چوار پارچەی کوردستان سرودی کوردیمان زۆر هەبوو سرودی نەتەوایەتی سرودی نیشتیمانیمان هەبوو یعنی بە جۆش و خۆڕ ئێستش من ئاواتە خوازی ئەو ڕیزم کە لە گۆڕەپانی ئەو سەردەمەیە کە بۆ ترس و لەرزە و مامۆساکانمان ئەوەسا یعنی وەکو واجبێت چۆن نوێشکردنی بەیانیان فەرز ئەکرێ ئەو سرودە بەیانیان لە خوێندنگاکان ئەکرا بە تایبەتی ڕۆژانی پێشەمان بەڵام ڕۆژەکانی تریش هەر لە ڕیزە ئەوە ساین خوێندکار کارتی وەرئەگەر مناسبە هەبوو جارێ بە سرودە کوردیەکان دەستی پێکرا لە گۆڕەپانە کۆمەڵی سرود بوو ئەوترا ئەنجا چالاکیەکان هیوادارم ناوەندەکانی خوێندن دەست پێ بکەنەوەنێ پەروەردەکردنی نەتەوە مناڵەکانمان بە هەستی نەتەواتی ئەبێ لە سرود لە هوەرەوە دەست پێ بکەین لە هوەری وێنەکێشانەوە لە چالاکی وەرزشوانەوە لە چالاکی وانەکانی تر بە تایبەتی مامۆستای کوردی ئەبێ دابنیشە چالاکی بە خوێندکارەکانی کە لەسەر هێما نەتەوایەتەکان لەسەر ئەو شاعرانی کە بۆ کورد نووسێنە لەسەر شەهیدەکانمان لەسەر مەسلەی نەتەواتی لەسەر جوگرافیەکەمان لەسەر مێژۆکەمان ئەمانە هەمووی ئێمە توانین وەکو بابەتی زانستی مێشکی مناڵەکانمان خوێندکارەکانمان پڕ بکەین لە بابەتی نەتەواتی و بۆ ئەوەی ئامادە بن و بەڕابردووی خۆیان ئاشنان بکەن و دوورکەونەوە لەوەی کە چاولێکەری لە وڵاتانی دراوسێ و وڵاتە جیهانەکان بکەن ئەمە دەنگانەوەی هەبووە بەدڵنیا ئێمە ژوەکو پەروەردکارێک پێمان ناخۆش بکە ئەو بارودۆخە ڕۆیەوە بەڵام ئەمە نەک بەداخستن یعنی وەستانی دەوامی پرۆسەی خوێنن ئەمە بە شکستی پەروەردەیی دانانە ئێمەش پەروەردەی نەتەواتی لەسەر و پەروەردەی زانستەکەەوە کە ئێمە خاوەنی زمانەکەی خۆمان بوون و پەروەردە نەتەواتەکە بوون ئەو کاتە ئەتوانین قەرەبووی پەروەردەی زانستەکان کەینەوانێ لەبەر ئەوە ئەگەر ئەو بارودۆخە بێتە لای ئێمەش لەوانی ئێمەش ئەو بارودۆخە لای ئێمە بێت و پێشی ڕازی بین و ئێمە وەکو مامۆسا لە هەموو بارودۆخێکە ئەگەر سێری مێژووکی لە ساڵەکانی پێشنەوە شەوانی هەتا ئێسا مامۆسا قوربانی دەری ئەو بارودۆخانە بوو نەمان هێشتووە دێ ڕێپیتێ لەوانەکانمان بە هەدەر بچێ و زۆر بە باشی قەرەبوومان بۆ کردوەوە نەشمان هێشتووە خوێندکارانمان بێ بەش بن پەروەردەکردنی خوێندکارەکانمان بە پەروەردەی نەتەوەیی بە گرنگتر دائەنین لەوە کە وەکو پەروەردەی وانەکانی تری بکەین بۆ ئەوەی ناحەزان نەتوانن خۆیان پسەپێنن بە سەرمانە زمانیان مێژویان کەلتوریان بۆی ئێمە بە ئەرکە نەتەواتەکەی خۆمان هەڵئەسین وەڵامیانەینەوە بارودۆخە بەداخەوە ئەوەی گەرانمانەکە لەبەرەوەی وەرزێک خوێندن ڕابوەسێ بۆ نمونە لە کاتی بایکۆتەیە لە کاتی کۆرۆنا لای خۆشمانەوە ئەتوانین بڵین خوێندکار لەویا زەرەرمەند بووە مناڵەکەی من کەوکو مامۆستا مناڵەکەی منیش زەرەرمەند بووە لەوەیە بەڵام ئەماتوانی ئەمەش بەشێک بێندای بنین قوربانی هەر بەوەنێک کە خوێنمان بڕێژێ و شەهید ببین کە من ڕێز و خۆشەویست و سەری بەرزم دائەنێنم بۆ قوربانیان بۆ شەهیدانی ڕێگەی کورداتی لە هەر چوار پارچەی کوردستان بەڵام ئێمە ئەتوانین ئەمەش ناو بنین جۆرێک لە قوربانیە ڕاستە خوێندکار لە پەروەردەی مامۆستاکانی دوور ئەکەێتەوە
لە پەروەردەی نەریت و زمان و زانستەکان و مێژوو جوگرافیای نەتەوەی لە هاوڕەکانیدا ئەوڕێ لە مامۆستاکانی داڕێن چونکە کەم مامۆستا وەکو ئەو ڕۆژانە پەروەردە پێویستە بۆ خوێندکارەکانی خوێندکار لەوە داڕێ بەدڵنیایە و بارودۆخێکی زۆر ناخۆشڕە ئێمە نیگەرانی بەوە هیوادارین ئەو بارودۆخە بەرەو باشی بڕوا خوێندکارانی ئەوێ بڕۆنەوە سەرڕتمەکەی جاری پێشویان و دەستکەنەوە بە خوێندن و ئەگەر بگاتە بارودۆخێت بێنە کوردستانی ئێمە وەکو مامۆسایەک دەرگای نەک خوێندرگا دەرگای دڵمان و ماڵەکانمانی بوویان ئەەکەینەوانێ و چۆن وانە بە خوێندکارەکانی خۆمانەڵێن بەوانیشی ئەڵێن لێرەوە نیگەرانم بە ئەو بارودۆخۆی کە ئەوانی تایە ئەوان مناڵی ئێمەن بەڵام هیوادارم هەرچۆن یەک بوون لەسەر بابەتی نەتەوەیی بەردەوام بن هیچ نەترسن ئەمە بارودۆخە و مێژوو لە دووبارە بوونەوەیە لە ساڵەکانی ڕابردوو چەندین ساڵی پێش ئێستا ئەم بارودۆخە بەسەر میلەتی کورداتەوە گرنگ ئەوەیە بەهێز بن لەسەر کورداتی خۆیان پاشگەز نەبنەوانەیە ئیشەڵا ئەچنەوە ناو ناوەندەکانی خوێندن ئەچنەوە سەر شێوە سروشتەکەی جاری جاران ئەخوێنەوە بەڵام گرنگ ئەوەیە خۆڕاگر بن ڕادەست نەبن.